مانا بدوچینا تروریستان دده پشتی ایریشا داعش لکرکوکی کد انجام ده هری کم نه پولیسین عراقی هاتن کشتن. خو پیشاندارین ایران بردوامن و ایرانیین لواشنطن به برپرسین امریکی را کم دبن. لولایت تکساس روشا تنگاویان تی راگهاندن پشتی کمبونا به هزاران کوچبر لسر سینور. دنگی امریکا سلاوريزن افکار من دخیل شمو من صالح دمیجر بو بینر نهجا دمجمر هفته بیانیه بو دما واشنطن پایتخت تم خلک کنویا برنامه کرد کانکشن جورا پیشکش دیگه سلاوريز نوسینگی محمد شیع السودانی سرک وزیران عراق لا بین نمک دا گویی سرک وزیران فرمانی راونانی او باند تیروریستی در کردوا که دوین یک شمه ریشی کردوا سر پولیسی فدرالی و نو پولیسیان کشت بو. فرمانده گشتی پولیسی فدرال عراق لسر راسپارده سرک وزیران عراق لجنه کی لیکولینوی لسر هریشکی دوین یک شمه داعش بو سر هزکانیان لباشوری کربو پیک هناوان. که به هوی هریشکوا افسری که 8 پلیس گیانیان لدست دا. امر مراسمی پرسه یکیک لپولیسکانی شاری نجف لناوراستی عراق بره وچو. سر لبیانی دوینه یک شمال نزی گوندی سفری که بسر ناحیه ریاضی باشوری کرکوک بومبک به هزکانی پولیسی فدرالی دا تقییوه. دواتر داعش هریشی کرده سر هزکی پولیسو شر لنیویان دا رویده. پامری دنگی امریکا دلشاد انور لکرکوک لگل معنا بو بدواشونی کردو البته بسر دوایین ریشی داعش لناوچکا که وکو گوتمان لانی کم نو پلیس عراقی تیدا کشراون دلشاد چی نوی آشکرا کراوه دوای اوی که دوای پلامارکی دوینی داعش دەخیل دوای پەلامارەکە دیارەمەوە ئاماژە بۆ بکەم کە ژمارەی قوربانیەکانی پۆلیس هەڵکشا یەکێک لە بریندارەکان گیانیان لەدەستدا بەم پێەیە کە ئێستا ئەفسەرێک و نۆ پۆلیس گیانیان لەدەستداوە کە ژمارەیان ئەکاتە 10 کەس و هەر لە دوای ڕووداوەکەوە محەممەد شیع السودانی سەرۆکی هێزە چەکدارەکان و سەرۆک وەزیرانی عراق فەرمانی کردووە بە پێکهێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری هێرشەکەی داعش و بە پێی و زانیاریانەی کە دەستی ئەمە گەیشتووە ئەمڕۆ لیژنەیەک هاتووە بە سەرۆکایەتی ڕەشی دیارەڵڵا سەرۆکەکانی سوپای عراق و لە نزیکەوە ڕووداوەکەیان بینیەوە لە هۆکاری ڕوودانی هێرشەکەیان کۆڵیوەتەوە و دیارە دواتر لیژنەکە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان بەرزەکەنەوە بۆ محەممەد شیع السودانی بەڵام ئەمێ ئاماژە بۆ بکەم کە چەند ڕۆژێک لەمەوبەر دیارە ئێمە پێش ڕووداوەکەش لە دەنگی ئەمریکا بڵاومان کردەوە لە سەرزاری بەرپرسێکی کەرکووک کە پێشتر نزیکەی 15 چەکداری داعش لە ناوچەکەدا بینراون کە کەسێکی گوندنشین پێشوازی لێکردبوون دواتر دیارەمەی کە بینراون لە کامێرەی حراری هێزەکانی حەشدی شعبی لە نزیکی گوندی بەشیری باشووری کەرکووک هێزەکە بینراون دواتر هێزەکانی عراق زۆر هەوڵیاندا کە چەکدارەکان بدۆزنەوە بەڵام ون بوون بەڕای بەرپرسانی عراقی ئەوانەی کە هێرشەکەیان ئەنجامداوە ڕەنگە ئەو چەکدارە نەبن کە لە کامێرەی حراری هێزەکانی حەشدی شعبیەوە لە ناوچەکەدا بینراون و سەم لەگەڵ بەرپرسەکانی عراق و پێشمەرگەشا کردەوان باسییان لەوە کرد کە جموجۆڵی هێزەکانی داعش بە شێوەیەک زیادیان کردووە بە شەوان لە کامێرە حراریەکانی هێزانیەکانەوە کە متابعی ناوچە چۆڵەوانی دوودەستەکانی پێەکەن بەو کامێرایانە جموجۆڵی داعش بە ئاشکرا هەستی بە مەفرەزە بە ناوچەکانە ئاسۆڕێنەوە. حەز دەکەم پرسیار لێ بکەم لەسەر جموجۆڵی داعش لە ناوچەکانی تری پارێزگای کەرکووک دەرشاد چی زانیاریت هەیە؟ دەخیل تەنها لە ناوچەکانی پارێزگای کەرکووک نییە بە درێژایی پارێزگای کەرکووک و زنجیرەچای حەمرین کە لە سەرووی کەرکووک شۆڕەوێتەوە بۆ نزیکی بۆ پارێزگای دیالە لە هەموو ئەم سێ گۆشەیە کە سێ گۆشەی پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدینە جموجۆڵی داعش بە ئاشکرا هەستی پێکرێت تەنانەت عەمید محەممەد چەوری کە فەرماندەیەکی پێشمەرگەیە پێشتر کە ئێمە قسەمان لەگەڵا کرد باسی لەوە کرد کە داعش لە سنووری حەمری ناوچەیەکی فراوانی چۆڵەوانی دەشت و دەرە بەدەستیانەوەیە کە دەورەیەکی چەند ڕۆژیان کردوێتەوە بۆ چەکدارەکانیان کە مەشقی سەربازیان پێنجامداون ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە داعش جارێکی تر خۆی ڕەخستوتەوە بۆ پلانی ئەنجامدانی هێرشەیەوە بە پێی و زانیاریانەی کە ئێمە دەستمان کردوون کەوتووە چی سوپای عراق چی هێزەکانی پێشمەرگەش ئێستا چاودێریەکانیان چڕتر کردوێتەوە و خۆیان
ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێکی داعش کە هێرش بکاتە سەر سەنگەرەکانیان و ئەمەوەی ئاماژە بۆش بکەم کە فەرماندەیەکی تری ئەمنی کە قسەی بۆ ئێمە کرد باسی لەوە کرد کە داعش بێزووتر ئامادەکاری کردبوو بۆ ئەوەی کە هێزە شیعەکان لەنەوە خۆیانە تووشی گرفت بن و ئەمان دەرفەت خۆزنەوە بۆی هەموو هێزەکانیان بردبووە نزیک بەغدا بەڵام وەکەوەی کاوان ئاماژەیان پێکرد کە داعش بێئومێد بووە لە هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی شیعە بۆیە جارێکی تر لە نزیک ئەنبار و بەغدا و هێزەکانیان گواستوتەوە بۆ سنووری کەرکوک و دیالە و سەلاحەدین بۆی ئەوان پێیان وایە کە گواستنەوەی ئەم هێزانە ئەگەری ئەوەیە کە هێرش بکەن و خۆیان ئامادە کردەوە بۆ هێرشی داعش و زیاتر چاوەڕێی یعنی تۆ زیاتر لە هەموو کەسێک پێداچوونەوە لەسەر ئەم بابەتە دەکەی بەتایبەت جموجۆڵی داعش یعنی هۆیەکان چین لەم کاتەدا ئەم جوڵەی هەیە داعش ئەم کردەوانەی وەکو بڵین دەستی پێ کردووە. داخل من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە من کەمێک لەمەوە بەرپرسان لەگەڵ هەندێک لە بەرپرسانی عەرەبی سوننا کردەوەن کۆمەڵێک وەکارەهێننەوە بۆ جموجۆڵەکانی داعش ئەوان دەڵێن هێشتا داعش لە ناوچە دوورە دەستەکانی کەرکوک و دیالە و سەلاحەدین بنەبڕ نەکراوە و ئەو گوندانەی کە گوندنشینەکان چۆڵیان کردووە داعش وەکو شوێنی حەوانەوە بەکاریان هێنێ ئەمە جگە لەوەی کە دۆڵوشی و هەندێک شوێن هەن کە دوورە دەستن داعش وەکو مەلجە بوو وەکو شوێنی حەوانەوە و وەکو شوێنی تەختیت و نقطەی انطلاق و هێرش بەکارهێنن ئەمانە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کە داعش ئەو ناوچانی کە بەدەستیانەوەی ناوچەی دوورە دەستن وێزەکانی سوپای عێراقیش هێزکەمێک لەمە بەرپرسان لەگەڵ پیادەیەکی عەرەبی سوننا کە لەو باسی لەوە کرد کە داعش هەندێک جار دوو مانگ بێتەوە هێز عێراقیەکان و هێزەکانی تریش ئیهمالیەکەن و کەم تەرخەمیەکەن پێیان وایە کە داعش جموجۆڵەکانی وەستاندووە لە پڕێکە داعش پلاندارن و لە شوێنێکەوە پەلامارە دەن و هێرش ئەنجامەدەن ئەوان پێیان وایە زۆر جار داعش کەم تەرخەمیەکانی سوپای عێراق و هێزە ئەمنیەکانە خۆزێتەوە و تەوقیتێکی گونجاو هەڵەبژێرێ بۆ ئەنجامدانی هێرشەکانیان بەتایبەتی جگە لەو هێرشەی کە دوێنێ داعش ئەنجامیدا لە کاتژمێر 9 سەر لە بەیانی کە پۆلیس و ئەفسەرێکیانیان لە دەستدا مانگی ڕابردوو لە نزیک جادەی کەرکوک سلێمانی دەنگێکی زۆر بەسلایتەوە دیارە دەنگی مناڵان یاری دەکەن لەو باخچەیە بەرحاڵ زۆر دەمویست ئەگەر ئەو دەنگەنە بە پرسیارێکی ترم هەبوو دەمویست لێ بکەن لەسەر ئەوەی کە ئایا خەڵکەکە قەد لە ڕاوکێک لەناو خەڵکە پیا بوویان بەڵام ئەگەر ئەو دەنگە بە دوایتەوە بێتن کەمێک زەحمەتە بەردەوام بین فەرموو باڵێ فەرموو ئەی خەڵک چۆن باڵێ دوای ئەم پەلامارانە خەڵک چۆن بیر دەکاتەوە دڵ ڕاوکێک پیا بووە یاننا دەخیل بێگومان ئەوەی کە من پرسیارم لە بەرپرسان کردەوەوان ئاماژە بۆکەن کە ژمارەیەک لە گوندنشینەکان هەوڵیان داوە کە بگەڕێنەوە بۆ گوندەکانیان دوای ئەوەی کە هێز عێراقیەکان ناوچەکانیان کۆنترۆڵ کرد بەڵام ئەوەکەوان ئاماژەیان بۆ کرد ئێستا ئەو گوندانە پاشگەز بوونەتەوە لە گەڕانەوە بۆ ناوچەکانیان و هەندێکیش لە گوندەکان ئاوەدان کرابوونەوە بەڵام جارێکی تر چۆڵ کراونەتەوە و دانیشتوانەکانیان ڕۆیان لە نزیک شاری کەرکوک کردووە و من ئاماژە بۆ بکەم جگە لەو هێرشەی کە دوێنێ داعش ئەنجامی داوە ئەو دەکوژراوەی لەکەوتەوە مانگی ڕابردووش لە تەنیش جادەی سلێمانی کەرکوک یانی لە نزیک جادە عامەکە بە ئاشکرا داعشەوە هاتبووە سەر سەنگەرێکی پێشمەرگەوە سەنگەرێکی سوپای عێراق و دە سەربازی لە نێو سەنگەرەکانیانە سەر بڕی بوو کە ئەمەش بووە هۆی لادانی عەلی فرێجی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکوک. دڵشاد ئەنوەر پەیامری دەنگی ئەمریکا لە کەرکوک لەگەڵمان بوو زۆر سوپاس. لە ئێرانê ev çarmen biburin xwepêşandan berdewamin û tanha nêzîkî 30,000 kes hatine girtin û zêdetirî 700 kes hatine kuştin û di xwepêşander jî hatine sêdarekirin. Li Washington Îranî bi berpirsên siyasî û leşkeriyên Amerîka ra civiyan û rewşa Îranê gotûbêj kirin. Di nav de jî Wezîrê Derveyê berê Mike Pompeo ra bêhtir zaniyarî di vê raportê de. ئێرانیەکانی واشنگتن لەگەڵ تاودانی شەقام و خۆپیشاندان لایەنی دیبلۆماسی و لۆبیکردنیشان لە واشنگتن دیسی فەرامۆش نەکردووە کۆبوونەوەی لووتکەی واشنگتن دیسی لەگەڵ سیاسەکانی ئەمریکا بەڕێوە چوو کارێخراوی کۆمنتی ئێرانیەکانی ئەمریکا سازی دابوو. وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا مایک پامپیۆ یەک لە میوانەکان بوو. پامپیۆ دەخوازێ جیهان بە ئەمریکاشەوە شۆڕشەکەی ئێران نادیدە نەکەن. It's a joy to be here.
ئەوە دڵخۆشیە کە لێرە بیت لە کاتێکی باشدا کە هەموو کۆمەڵگەکە پێکەوەن. 4 مانگە خۆپیشاندان بۆ هێنانەکەی ئازادی لە سەرتاسەری ئێراندا پێویستە هەمومان لە پێناو ئازادیدا پێکەوە کۆ ببینەوە بە یەک دەنگ گزارش بکەین لە کاتێکدا کە خەڵکی ئێران لە سەرتایترین مافی ئازادی بێبەشن و ئێستا خەباتی بۆ دەکەن. نابێت هیچ هەڵەیەک بکرێت و جیهانیش لەوەی ڕوودەدات ناتوانێت چاودا بخات. ئەمە چەند جارێکە ئێرانیەکان لەگەڵ کاربەدەستانی ئەمریکی و سیاسیەکان لە واشنگتن کۆبنەوە ماوەی ڕابردوو لەگەڵ سیناتۆر و کۆنگرێزمانەکان کۆبوونەوە ئەم جارش لەگەڵ کاربەدەستانی پێشووی ئیداری ئەمریکایە. وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا مایک پامپیۆ پێی وایە ئێران ڕووی لە گۆڕانکاریە. لەم چرکە سادەدا کە شۆڕشێک بەرپا بووە لە هەمبەر ڕژێمێکی مەترسیدار لە سەرتاسەری ئێراندا ململانەیەکی هێناوەتە ئاراوە سەرڕای ئەو ململانیانەی ڕژێمی ئێران لەسەر ئاستی دەرەوە هەیەتی وەک ململانەیە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی کەندا و لەگەڵ عەرەبی سوننە. هەروەها ململانەی ڕژێمەکە لەگەڵ نوێگەرایەتی نێوخۆدا. هەموو ئەم ململانیانە گرنگی خۆیان هەیە بەڵام گرنگترین ململانەیە کە ئێوەش دەیزانن و خۆشحاڵی کردوون شەڕی شەقام و مزگەوتەکانە خۆپشاندانەکانە هەروەها ئۆپۆزیسیۆنێکیش کە داخوازی ئازادی و دیموکراسیەت بۆ ئێران دەکات. ئەمانە هەمووی لەلایەک و ڕژێمی ئێرانیش لەلایەکی دیکەیە. جێگری پێشووی سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا کە ئێستا خانەنشینە پێی وایە جیاوازی خۆپیشاندانەکانی ڕابردووی مێژووی ئێران لەگەڵ ئەوەی ئێستادا مای بەراوردکردن نییە. ئێستا ساڵی 2009 نییە کە توێژی ناوەندی کۆمەلگا لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هاتنە سەر شەقام. ساڵی 2009 نییە کە خەڵک بۆ گرانبوونی نرخی سوتەمەنی خۆپیشاندانیان کرد. ئەمەی ئێستا زۆر جیاوازە. ئەمە تەنها لەبارەی حیجابەوە نییە. ئەمەی ئێستا گەنج و پیر و هەموو نەتەوەکان فارس و عەرەب و کورد و بەلوچ دەربارەی خۆپیشاندانی سەدان شاری ئێرانە. هەموو شتێ بۆ یەک مەبەستە دەسەڵاتی مەلا نەمێنێ و ڕووخانی کۆماری ئیسلامی ئێران. هەفتانە شەقامەکانی واشنگتن پڕن لە خۆپیشاندان و دەنگی هوتافی سیاسی. ڕۆژانێکیشە وێنەی کوژراوەکانی کۆن و نوێی دەستی ڕژێمی ئێران لە واشنگتن ئامادەیی هەیە. هەمووشی بۆ یەک ئامانجە تا سەرنجی غەیرە ئێرانیەکانی ئەمریکا بەلای شۆڕشەکان ڕاکێشن. دەخوازین کە کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتیژی دارەی بایدن ئەوە بزانن کە خەڵک مافی خۆیەتی کە داوای ئازادی بکەن. ئەوەی لە ئێران دەگوزارێت تەنها خۆپیشاندان نییە بەڵکو ئەوە شۆڕشە. ئەگەر زەبروزەنگی دەوڵەتی ئێران تا ڕادەیەک خۆپیشاندانەکانی لە نێوخۆی ئێراندا هێول کردبێتەوە لە واشنگتن و شوێنی دی دنیا ئێرانەکان ئەوە ڕائەگەێنن کە شۆڕشەکەیان تا کۆتاییە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردوغان ئەف دەمەکە بەحسا کۆمبوونێکێ لەگەل لە سەرۆکی سووریە بەشار ئەسەد دەکە و وی داخوازی سەرۆکی رووسیایەژی کرد کۆ ناوڤینکاریە vێکێ بکە. لێ گۆری هەن راپۆرتان ئەسەد vê کۆمبوونێ ڕەت دەکە و دەبێژە ئەv هەڤدیتن دێ ئالیکاریە ئەردوغان دە هەلبژارتنên حزێرانەیên ترکیەدا بکە. ئەردوغان چما دخوازە بە ئەسەد را کۆم ببە؟ ji bo şirvekirina vê mijarên ha mamoste Mustafa Özçelik serokê Partiya Azadiya Kurdistanê li Tirkiye ku biriya Skype ji herêma Kurdistana Iraqê be meraya. Dem baş mamoste tu dibêjî guhertinek de siyaseta Tirkiyeyê de heye ku Erdogan ew qas dixwaze bi Esed ra kom bibe? Dem baş kek salê û spasiya dengê Amerîka dikim. Yani heger em li siyaseta Tirkiye biderin siyasetek piralî ye. Türkiye armanca wê sereke ew ku li Rojavayê Kurdistanê Kurd statûyekê bi dest nexin û ew dagirkirina Tirkiye li wê derê û ev gotina ku dibêje bila 30 kilometre
کوراهی لسر حدود روجاوای کردستان حسده و ربریا خسر نمینه اوانا گش آرمانجا و کل و در استاتوی کردان نمینه و هر وها نابینا روجاوا و باکوری کردستان و باشوری کردستان روجاوای کردستان جی تو پیوندی نمینه اف استراتژی یک دور درجه ترکیه جالی کی و لهمبری امریکا پشتا خود روسیا و ایران خوازل و استراتژی خود گرم بکه لالی کی جیده اندام ناتوی جبر ویجی جبر امریکا حتی انها سیاست اردوغانی و ترکیه لگور دل اردوغانی بجی نانیه نها اردوغان دخوازه او خواست که و داره ونزان جاره که ایریشا بجایی بین سر روجاوای کردستان امریکا جی روسیا جی اساس جی ایران جی خو ندام بر نهال پلان کدی دگرو که گلو کاربن لگل اسادی رونین و به حور ریکه ببینن که او دستکفتیان کردا کلوی داره هنن جهولی راکن و کرد نکاربن پیشته دشکی بدست بخن پلان اردوغانی اوه لی اردوغان جبو چه عجله ده که وقت جناب وجی آماجه پیکر مسئله هل بجارتنه ترکیه گلک گرینگه بریا هل بجارتنه دو خوازده ویجی خور بکه وقت سرکفتنه که لی تشتی که ام دبینن اساد جبر که پیوندی اساس لگل اپوزیسیون ترکیه هیل جهپ ای پارتی لگل وان هی و پارتی ناجی پشکریا اساد دکن اساس جبوی اساد خو ناده بر بریا هل بجارتنا اردوغانی به حمله کوا بگاو کوا سرکفتنه که بینه و جیر به پایک و جیر به دستکفتنه که ده هل بجارتنا جی ویش خور بکار بینه باشه ما مصطفی بله یعنی ام دزانن که ترکیه جزودا بحثا اپراسیون که بجایی لباکر وجلات سوریه دکه و دکانه یکسر به امریکا ریام روسیا را ریکفتنا دینه نزیک بونا ویج اسد را چه دکاره زیاده بکل سر دیمانا ام ببیجن هیل سر عرده که اسد و حتی کیجن آسته آلیکاری ترکیه بکد ده شر هزین کردی در گور کته بیجی نها اساس مسئله مخاطب و یک جه اساسی سوریه و اساد یعنی نهایت ده ترکیه جیبه ولاتن روسیا و امریکا و کی بجی ده لگل اسادی رونین و ترکیه افدید یعنی بی که ایزنا امریکا و روسیا نکارم کبوی داره و گاوی دویجه مادم من نکارم هر چی بدل خو بکم دوی الگل اسادی رونیم د اصل خود ایرو هند بینن اساد جی تو مافی کرده قبول ناکه اساد وقت پراتیکی جی او ریوبریا خسر پیرو هاتی او وکر وی داره جی ناس ناکه اساد جی دوی بدلی وی که کرد لوی داره بشکن به معنی جالی کی و اف سیاست ترکیه که زختل سر پیاده و ریبریا خسر دکه اساس خو اف ریبریا خسر و پیاده داجو داوا اسادی یعنی وقت سیاست که هر دو عالی جی فایده دبین اساس جی ترکیه جی فایده دبینن یعنی زختا ترکیه لسر پیاده و انکسی دبی سبب که هند بینن ریبریا خسر دخوازه رژیم الحف بکه و الأب هف كرنجي نلسر أساسي قبول كرنا ما في كرداية مخابن رجيم جد بيجي ورن تسليم مبين لسروي أساسي دبي أسكارم بين بدأ الصلاة دمشق دا كاربكن ما يعني عم دزانن رونشتنا اللي قال أسد نا وينه صامبه نكوج بر أسد بهزبو يا يانجي عم بيجن بشتريك هيا يانجي عم بيجن أو هذا خو هيا كود كاربة بتركيان روننا اللي تشتكي يا صايا كو هناك دبيجن يعني أسد شاود كاربة سروكي ولاتا كيراكو بشك جسوري داگیر کریه رونه او دالی یا سایده حتی و سوری نپجیرن اگر اسد بخوازجی ترکیه که چاود خوینه نها البته دالی یا ساید امدکارن و شروفه وی رنگی بکن لی هون دزانن دگلک ولاتا یک داره دولاتا کی داگر دکل مجبوری سرماسجی کارن رونین بیا من اسد ایرو يعني نهاية أمريكا زخته بده أسدي ده بهوا كيل قارب رونينشي لأب رونشتن ده نوع معناه كه أسد خبده بردا خازه تركا جبر كه إيرو أم دبينن بناوی دولت سوری اساس خود دولتک نمایه یعنی ایک سوریه اساس پیاده هله روسیای ایران حزب الله لبنانن او حوالبند وانن جبروی هگر ایرو روسیا زخته بده اسدی و لگل اردوغانی گروننجی بیا من ده بریا حل بجارتنه
دي ري تركيا ربانك كبر سبب دسكفتنك اف بواجه دام تركيا بخود بيجي لقال استخبارات سوريا استخبارات تركيا حفديتنا وان هنن ودخوازن تشناب حفدور بكن لي باوردكم اف بواجه دي باجو حتى فشتي هالبجارتنا باشه تبحث اپوزیسیون ترکیه کرکو شخو اسجی بالا بمتی بالکشاند بسرویه که هون وکو پارتیه که اپوزیسیونی یعنی دیاره کو اپوزیسیون ترکیه جی نه همین دوی درباره دا نل سر یک نرینه هون وکو پارتیه که جناب اپوزیسیون ترکیه نرینا ود وی درباره دا چیه دوی ترکیه به اسد را دانستاندنا بکه دوی به کردار را دانستاندنا بکه دوی به سریا خواب ببینه به اپوزیسیون عربی را ببینه هل واسطه و چیه دوی درباره دا امپر بزلالی دبیجن دولت ترکیه جی 2015 ورده به تایبتی سیاستک لسر دجایتی کرده دمشین نبس لباکور کردستان و ترکیه لروجاوا و باشور کردستان جی و سیاست دمشینه سیاست پر زلاله ام بانگی دولت ترکیه دکن ام دو شوان شر اپراسیون خو چل باکور چل سر روجاوا چل سر باشور راوستینه به همو پارتی باکور کردستان دست به که درونی جبر ریا چاره سریاک او دیالوگ الباکور به هر وها دوی ترکیه بزنه بکه بکشتن و اپراسیون و داگر کردن اب مثلا نه چاره سر کردن دوی لگل همو پارتی روجاوای کردستان پی نکه انکسو پارتی دیرونی و کردان مخاطب بگیره اگر ترکیه کردان وی در مخاطب بگیره ام باور دکن دیج بو چاره سریا پرسا کردان باکور کردستان جدید تاثیر گلک باش بکه ترکیه چاره سریا وی از زلاله به اف سیاست اكو ایرو اردوغان دمشینه آن که مخالفت ترکیه جی جبو کردا در وی اردوغان تشکی نابیجه یعنی جی پر عکسوی نابیجه ری دیاره ری به کردار رونشتنا سرماسه چل باکور چل باشور چل دیار بو ما مستجبر در ما مگاله کی که خازم تو کرتی بر سواوی بدی گلو اف دوسیا سوریه چقاس اگرم بدن بر چاوان کو روش ابوریا ترکیه انفلاسیون کل ترکیه هي ما في مروفان پیوندین ترکیه با اروپا را روش ترکیه درباره اوکراین و روسیا دا گلک دوسین درین گرینگ هنا اف دوسیا سوریه چقاس گرینگ ده بجارتن بین ترکیه دا اگر تو کرتی بر سوام بدی دو شکل ده گرینگ یک ریل برگرتنا مثلا کردای دستکفتن کردای و دوی ام بزن بکن جبو ترکیه مثلا سوریه نه بس مثلا کردا تنه ترکیه دخوازه ده دهاتویا ده پیشروجا سوریه ده به خودی گوتن ش عالی آبوری ده به خودی گوتن ده عالی آواکرنا دسلاتیا نو ده به خودی گوتن آنگو ترکیه ده بیجه اواز ایرو ریل بر بگرم که کرد ور ببن تشتک لیسبه درو ده کار دسلاتیا کوات چه ببه که هنک مافا بدون کردا او مجوه دریب دور بخن جبو ترکیه هم جبو برجوندی خوی آبوری استراتژیک دور دورش او جبو الهمبری کردا دخوازل لگل سوریه او جیب اکتوره بله روشا پنابرین سوری جی بهتری 3 میلیون نیو پنابرین سوری ترکیه او جی هيا راسته ما مست دعوه لیبرنت پنابرین لی هي جی فاکتور اساسی که ترکیه به عالی کی جی ده خوازم مثلا پنابر جیش خور وقت او که کار بینه مصطفی وسچلی سروکی پارتی آزادی کردستان تجربه کردستان عراق مربوط سپاس بودماته هێزەکانی تورکیا ئامادەن هێرشێکی سەربازی بۆ سەر هەرێمەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە دژی هێزە کوردیەکانی ئەو وڵاتەکە لەلایەن ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن دەست پێ بکەن بەڵام وەک پەیامەری دەنگی ئەمریکا لە ئەستەمبولەوە دەڵێتن کە ئەنکەرە نەک تەنها ڕوبەڕووی دژایەتی واشنگتن دەبێتەوە بەڵام چەند وڵات و لایەنی تریش دژی کردەوەیەکی چەکداری تورکیان لەو ناوچەیەدا. انقره گروپن کردی جوانانی پکه دانبار دکت به انجام دانا هرشن وداوی بوسر ترکیه جوانان جی هرش استانبوله یا پکه اوه که رد دکت هیزن ترکیه پلان دکن که هرمه که اولا کاری بدریج یا 3 کیلومتران نوا آخا سوریه دا چه بکن تنه دمک کرده سه ایرشان هجماره زوریا سویلان کشتن اوه یک یا دوان جی هزین لشکری دیار کر کدنا و 8 مهنداوی دا مزیدتری 100 لشکر وندا کرنه. مترسی هیا که حکومت امریکا دناف برادو بجار دین نباش دا بمینه و تا دفتز جهوال بندن خوین کرد ین که دگلوان اوج 2014 وره شر داعش دکن بردد یان جی راستی آلوزین به ترکیه را بهید.
واشنطن دا خارجه انقره دکد که دویواری دا گاوان پاش و پاویجید هلوسته جلوی موسکو و هاتیه دیار کرن که هزینوی بشک جی سوریه کنترل دکد هر وسا روسیا والهی آسمانیا سوریه جی کنترل دکد که ترکیه بو هر اپراسیون که سر عرض پیوستی به ویکه هیا. اشکره بویه که نه امریکا و نه روسیا رینادن که تشتک و سابقه بمه. جبرویه که سروک ترکیه رجب طیب اردوغان گاو پاشتا هاویتنه و از باوردکم نهاجی تناو بازاره که دایه. ایک جوان تشتین که انقره لواشنطن لدیف دیگرید کرینا فروکین شرعین امریکیه گنو که افروتن لکنگرس امریکا راوستیایه. لشیرو و کار هر تشتی به هل بجارتنین چاورکرین ترکیه و گردن. به باوریا من تشویق هیه که پرز اردوغان و اپراسیونی بکه. جبر که او یک ده لدورا بزاوان کمبونه که چه بکه. دبا که درنگ به لیمترسیا که جرا دبیجین گف آنجی راگاندن اپراسیونی که لشکری بو با کوری سوریه ده حتی هل بجارتنان به مرا بمینه. اگر تفکرین انقره لسوریه چبن کم کس هنکو باور دگن کد مهم بهد دا انقره دهرشن خبو سریه پک راوستینید. جبو راپورتا دوریان جونیس هاتین مای دنگ امریکا. لالپاسو یا تکساس روشا آورته هات راگهاندن جهه که به هزاران کوچبر برای خودانه سینور باشوری امریکای به هیویا که او درباسی امریکای بند دمکی دا که فرمان ریوبریا سروکی بره دونالد ترامپ یا سال 2020 نزیکی به داوی بونی دبه. به هزاران پناهخواست لسر سنوری باشور رنشتنه. لبنده نکو ببینن که او ده بکارن درباسی امریکای ببن. به ترسا در سنور کرنه. دادگره که جبو بیسیه که مها قانونه دمک دیار کری بو که قانونا ماده 42 به داوی بکه. که دما ریوبریا ترامپ دا آدار 2020 کتبو مدیتی. دا که دما زدبونا پاندمیا کووید 19 ریل بر کشبریا نه قانونی بگیره. والی تکساس گرگ ابت گوتا مارتا رادس یا جی ای بی سی هک قانونا ماده 42 بقده او ده به صدام آلوزیان. اوه دبه ویرانیک نبتنی بو تکساس لیبو امریکا. او دبیجه که هاتنا به هزاران مروان بو بالاتی بی که انبزان روشا تندرستی وان چیه مترسی یک مزنه. لی پاریزوارین کشبری هلوست عبد و یک دروتی پناو دکن. اوا شر نهلانا بربندین دیجی بلاوبونا کرونا لهر آلیه که دکرن لجبری داخواست کارین پنابریه. روژا شمی شردار الپاسو اسکار لیسر روشا آوارتر را گهاند و گود که جوخاب صدان کشبر لکلان وی باجاری تشرط و مرج نه اولاد دجین. او ده ترسن که هشتا بهتر که از روژا چارشم بهین. دما از گل هنده کفکارین مین فدرال آخویم او براستی باوردکن که روژا چارشم دی هجمارین مجد 1500 ببن 4-5 آنجی بلکی 6000 و گاوا که مجوان پرسی که او دکارن سر دریه دیگل وی روشه بکن برس واوان نابو. جیگری ریوبری باجار دبیجه راگهاندن روش آوارته جی رید دوان که بجارده ایندن پیشکش بکن جبو و گوسنا کوشپرن بو باجار ایندن. ایالتین کماری که دوز وکرنه گوت نوچین ای بی سی او دل دادگه ها بلن دوزا پیدا چونه وکن. راپورتا الکسیس کریستوفرس جتوزل دنگ امریکا. باهوزی کتند فروکه کل گشتی که عسمانی دابو لفینکسی ولایتی اریزونا برو هونولولوی ولایتی هوایی دوین یک شمه هجاند 11 کس به سختی تیدا بریندار بون برپرسیشی هیلی عسمانی هوایی ام روداوه با روداوی که ناسایی ناوی برد جون سنوک برپرسی هیلی عسمانی ولایتی هوایی راگیاند که او کات فروکه که پر بود 278 سرنشین و ده اندامی تیمی فروکوانی تیدا بو بری خدمت گزاری پزیشکی فریا گزاری هونولولو راگیاند که 36 کس چارەسەریان وەرگرتووە ئەو ئاماژەی بەوەشی کرد کە 20 کەس گواسراونەتەوە بۆ نەخۆشخانەکان کە 11 کەسیان بە سەختی بریندارن. ارتشا کوریا باشور روز دوشنبه رد کرد پشتراس بکه که آویتنا موشکک کوریا باکور روز یکشنبه تاقی کرنک بوجبو پیش و برنا و یا ستلایت یا نا.
کوریا باکور دمکی بری ایرو گوت و ستلایت که بردایه دا کو تاقی کرنه که قناغ داویا گیرینگ جبو پیش و برنا ستلایت خویا سیخوریه یا یکم پیک بینه که شیانه که لشکریا سرکه جبو سرو کیم جونگ اون و سیستم چکن دنین تکنولوژیا بلنده پیفدار فرمانداری هفبشا کوریا باشور لسیولج روژموان را گوت که نابه همو هرگلین لسر تفگرین کوریا باکور اشکره ببن وی گوت استخبارات کوریا باشور و امریکا به بالداری هرگلین پیروه دکن لناوچەی هەورامان چاوی واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. لە ناوچەی هەورامان بیناسازی بەبەرد بۆ گەڕانەوەی سیمای کەلتوری ناوچەکە بەردەوامە ژمارەیەک وەستا واکرێکار لە هەورامانی تەختەوە هاتوون ئەزمونێکی زۆریان هەیە لەو بوارەدا هەیە دەڵێن لە هەورامانی تەخت ڕێگە نادرێت بە بلۆک خانووەکان بنیاد بنرێن لەبەر ئەوەی یۆنسکۆ بە ناوچەیەکی شینەواری جیهان تۆمار کردووە. پامری دەنگی ئەمریکا فەرحان هەورامانی ئەم ڕاپۆرتەی ناردووە. ئەحمەد کرێکارە و زیاتر لە 30 ساڵە پیشەی نەقاری بەردەکانە. ئەو دەڵێت بەردەکان هەمووی بە پێوانە ڕێک دەکرێن و بۆ هۆی قورسی کارەکەیەوە دوو جار نەشتەرگەری بۆ چاوەکانی ئەنجام داوە. وەڵا ئەم بەرتاژینە بێ بە میتر دروستیکەیت ئەم میتر ئاوا بیگری ئەگە بیسادی بێ بیساندە ئاوا بیگری هەنوە میترەکە یا بیست بێ یا سی بێ میزان بێ گۆنیا بێ بەردەکەی ئەم هیچ کەسێک گشت کەسێک نازانێت بەردانی بیتاشی نەخاڕێکە ئەدەمە وتای خۆی گەرەکەی ئەدەمە بەردەکەش ئەتاژین و دیواریش ئەشین و ئەوە دوای ئەوەی بەردەکان ئامادە بوون وەستا دەست دەکات بە دیوار وە خۆی دەڵێت دیواری بەرد بەراورد ناکرێت بە دیواری بلۆک بەردەکان دەتوانن بۆ نزیکەی 30 ساڵ بمێننەوە و بە بێچیمەنتۆشدا بنرێن. دیواری بەرد لەگەڵ دیواری بلوک ئەگای چۆن فەرقیان هەست ئەم بلوکە ڕتوبەتی هەست فقط دیواری بەرد ڕتوبەتی نییە حتی ڕتوبەتی نییە دیواری بەرد ئەوە بارانێکی لێبرا تا یەک مانگ ڕتوبەتی هەست فقط دیواری بەرد هیچ ڕتوبەتی نییە. وەڵا هەورامانی ئێمە ئیسە نایەڵێن لە ئەم شاری ئێمە نایەڵێن بە بلوک و خشت داینین ئەبێ گشت بە بەرد بێ بەخاتیەوە هینە سەفری جیهانی کراوە یونسکۆ نایەڵێ ئەم کارا بکەین هەر کەسێک کاری بەرد بکە وەسایلەکەی پێ ئەدەن بەردەکەی و لمەکەی و چیمەتۆکەی پێ ئەدەن ئەوانە گشتی پێیان وەلی ناڵێن بەرد بین خشت بێ و بلوک بێ وەلی ئەوێ بە دیواری بەرد بێ دیواری بەرد دوو جۆر هەست جۆرە کەس لە ناو بلوکە دانن بۆ جۆرە داێنن بۆ جۆرە داێن ڕوو بلوکەکان. وەستا و کرێکارەکان لە هەورامانی تەختەوە هاتوون کە کەوتووەتە دیوی ئێرانەوە لەوێ کەرەستەی سەرەکی خانووەکان بەردە دەڵێن بەردەکان لە زستاندا گەرمن و لە هاویندا فێنکن. فەرقی بلوک و بەرد ئەوەیە بەردەکە فرە بۆ نەمناک نییە فەختێ بارانی بێ نەمناکیە ماڵەکە نەمناکیە بۆ ماڵ فقط بلوک ئیسە بڕۆ لە شوێنەکە لە بۆ کە ئەمە هینە شارە دوورە بلوک دانێ ئەو وەختە نەمناکە ماڵەکەی فقط ئەم بەردانە نەمناکی هەوا ناوە ناو ماڵەکەی ئەوەی وەڵای لە زستانە گەرمە لە هاوێنە چیات ئەو بەردەی. سەرەڕای ئەوەی کە تێچووی بەردەکان بەراورد بە بلۆک زیاترە بەڵام سیمایەکی جوانتریان هەیە لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی بۆ گێڕانەوەی ئەم جۆرە بیناسازیە سونەتیە نەناوە بەڵام بەشێک لە هاوڵاتیان ماڵەکانی خۆیان لە هەورامان بەم بەردانە ڕووپۆش دەکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەورامان. وڵاتیەکی کورد تەوی پێدیڤین خۆیان تایبەت لە باژارێ مووسڵێ سابونان دفرۆشە دا کۆدەبارە ژیانە خۆ بکە. پامنێرێ مەل مووسڵێ راپۆرتەکە ئامادەکری. طاهر تاکە کوردە سابونێت فرۆشیتن لە مووسڵێ لە بازارێ نەبی یونس
دەمێت لە دوکانە تاهریت نێری بدەهان جۆرن سابوون حەلەبێ تێدات هێنە نمایشکردن و خەلکی ژێ gelek deveran qesta cihê tahirîtken ji ber ku şarazayiyeka baş di sabûn Helebê de heye û reftareka ciwan digel bikirên xwe diket. يعني تقريبا أبا تشل العفو 20 صالة أبا شلومات صبي الحلبية وتقريبا من معميلتين معميل منتين يعني الشمالي هم 200 فيرت بان ويرجعوا اكل ايطاليات وقلت تا اكل ايطاليات والبصرتين بل الكربلوتين بغدادتين من قالك معميلتين هرچند li demekî ev bazara bi bazarê Kurdan hate naskirin lê nûke nimonên wekû Tahirî kêm têne dîtin demê Kurdek Kurdekî bînîtin gelek dilxweş dibîtin û xuziyarin ev bazara wekû berê vegerît. فصابينه درد كبير بو همه جا وشهرتك باشي شاورجتي بصراحة أنا بصابيني سوكا كرداد بجنة جار ما تقولي سوكا كرداد إن شاء الله دي روشة وجر يتبع وكي جارة أو نسيج أو ملتي كتيدا جارة عرب وكرد إن شاء الله دي جارة كدي وكي جارة دي أف نسبة هتف وجودي ترهميو يتشون التاجر بين تشينا شمال برا يتشونا يسفنو يتشونا دهوك يتشونا أبلير بلي أو يخوني نبيت حالي فقيرة ضعيفة دي تفيرا ميسل مثلا كنت بيجي ميسل فقيرة يعني ميسير فقير جيد طاهر تهيتا هجمارتن خودان بيدوين تايبت جبركو دياسا عراقي دا او كسين كورتا بالاجي بخودان بيدوين تايبت دهينا هجمارتن لي طاهري خورادستي قدر اخوان نكريو بردوام كارتيتن داكو جيانا زاروين خوا مسوگر كت خودي با ما راتبنينا فيها وقلت بس راتب رعاية ما هي راتب رعاية تيرانوكت تظاني ما شاء الله الحمد لله أم خدون عيالين وما جنوا هاي ودو عيال ما هاي ولا خوني ما بس مصرف جلكة صابون فروتن لموصلة دهيتا هجمارتن بكاركي جلكي كفنو نبتني طاهري أفكارت كر بلكو جلك خلك هبون ابتني كاري صابون حلبت كرو كوج سوريات هينانا عراقي وتفروتن لينو كات طاهر وكو كسكي شارازاد أبي بيافيدا خلك نياسيتن كاوع عمر دنجي أمريكا موصل لا جورێک دا لە لایەکی موزەخان نیشتیمانی عێراقدا کارمەندێک کار لەسەر دەستنووسێکی سەدەی 17 دەکاتن بە مەبەستی نوژەنکردنەوە لە چارچێوەی هەوڵەکانی پاراستن و دیجیتالکردنی 47,000 دەقی بە نرخ لە هەمان موزەخانەدا. لەمبەشەی مۆزەخانەی نیشتیمانی عێراقدا هەوڵ دەدرێت دەستنووسە کۆنەکانی سەدەی 17هەمین بپارێزرێت کارێکی ئێجگار ناسکی نوێژەنکردنەوەیان بۆ ئەنجام دەدرێت لە چوارچێوەی هەوڵەکانی پاراستن و بە دیجیتالکردنی هەزارەها دەقی بەنرخ. نتحدث عن دار في خزانتها دار المخطوطات 47,000 دەستنووسی بە زمانی عربی، فارسی، تورکی، عبری و کوردی و زمانەکانی دیکە دەپارێزێت کە فرەچەشنەیەکی کەلتوری بێ ئەندازە دەردەخات. هەروەها تەختەی خۆشنووسی لەخۆ دەگرێت کە لەلایەن خۆشنووسە بەناوبانگەکانی عرب و بیانیەوە نووسراون. لە وڵاتێکدا کە شوێنەواری دایان ساڵەی ململانی پێوە دیارە و بە بەردەوامی شتە کۆنەکان و میراتی کەلتوری تاڵان دەکرێن لەگەڵ ئەوەشدا دار المەخطوطات توانی ئەو کارانە بپارێزێت. لە گەڕێکی بەغدا بە سەلامەتی شاردرایەوە لە کاتێکدا موزەخانەی نیشتیمانی لە گێژاوەکانی دوای لەشکرکێشەکەی ساڵی 2003 تاڵان کران. کارمەندان و دانیشتوان ڕێگریان لە هەوڵی تاڵانکردنی کردبوو لە پەناگەیەکی ژێرزەمین هەڵگیرا بوو. ئەم کۆکراوەیە کە ئێستا لە موزەخانەی نیشتیمانی لە بەغدای پایتەخت جێگیر کراوە کتێب و لاپەڕە و تەختەی خەتنووسی لە خۆ دەگرێت کە هەندێکیان بەهۆی شێو ئافات و چەندین سەدەی بەکارهێنانیان زیانیان بەرکەوتووە. لدينا لە نێو ئەو کۆمەڵە خۆشنووسیدا هەیەک لە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی یەکەمی کۆچی واتە سەدەی 7م. بەڕێنووسی عربی کوفی نووسراون ئەمەژەوە دەرەخات کام تەختە خۆشنووسیانە چەند کۆنن بۆ پێی لەسەر پێستەی ئاژەڵ نووسراون واتە پێش دروستکردنی کاغەز. تیمی نوێژەنکردنەوە دەڵێن هەر دەستی وەردانێک دەبێت سیمای کۆن بپارێزێت و ڕەنگە ماوەیەکی زۆریش بخایەنێت بۆ نوێژەنکردنەوە.
يعني احنا ممكن 3 أشهر أكثر. ڕەنگە چەند مانگێک لەگەڵ یەک کتێبدا خەریک بیت لەوانەیە بەرگی نەبێت لاپەڕەکانی لە یەک ترازابن دەبێ بەرگێکی چەرمی بۆ بدوریت و دروستی بکەیت بەڵام دڵخۆش دەبین کاتێک ئەنجامی کۆتاییەکەی دەبینین. ئەو خانمە یەکێکە لە 7 عێراقی کە لە ئێستادا ڕاهێنانیان پێدەکرێت لەلایەن باڵیۆزخانەی ئیتالیاوە پارەیان بۆ ڕاهێنانەکەیان دابین کراوە بۆ ئەوەی یارمەتیان بدات لە ئەنجامدانی ئەرکێزە بەلاحەکانیان بۆ نۆژەکردنەوە. بەرنامەکە بریتیە لە کارکردن لەگەڵ شارێزای ئیتالی مارکۆ جۆبێڵا کە وڵاتەکەی پێشتر پارەی ئامێرەکانی بۆ ئەفسەکانی داری المەخطوطاتی دابین کردووە. بەدڵنیاییەوە کۆمەڵ دەستنووسەکانی دار المەخطوطات لە بەغدا ڕەنگە یەکێک بێت لە گەورەترینەکانی جیهانی عەرەبی ڕەنگە هەرە گەورەترین نەبێت بەڵام بەدڵنیاییەوە لە نێو گەورەترینەکاندایە لەگەڵ چەندین دەیان هەزار دەستنووس. بێگومان دەستنووسە ناوازەکان کەواتە بەڕاستی کۆمەڵەیەکی زۆر گرنگە. تیمەکە تەنها 4 سکانەریان هەیە بۆ بە دیجیتالکردنی تەواوی ئەرشیفەکە کە ئاستەنگی کەمی بووجە ڕێگری کردووە لە کڕینی ئامێرە تایبەتمەندەکانی تر و هەروەها دامەزراندنی ستافی زیاتر بۆ ئەم کارە. سەرڕای بربەستەکانیش ئەلیاوی گەشتبینی خۆی دەربڕی کە تیمەکەی دەتوانن ساڵانە تا 100 بەرهەم نۆژەن بکەنەوە لەگەڵ ئەوەی هەنگاوێکی لەسەر خۆیە بەرەو هەزاران پارچەی بەنرخ کە پێویستیان بە سەرنجدان هەیە. شایان پاشا بۆ راپۆرتی تۆنی گەماڵ گابرێل دەنی ئەمریکا واشنگتن. بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. گۆشتێ هەر جوورە ئاژەڵان تایبەتمەندیەک هەیە و فرۆشکارێن قازن قەرسێ پەسناوان دەدەن و دەبێژن گۆشتێوان چێژەکە پڕ خۆشەیە و نەتەنێ وەها ئەو دەبێژن پڕ جاران ئەو ژە نەخۆشیە ڕە دەبە دەرمان. پامنێرە مەل ئەنقەرێ راپۆرتێک ئامادە کردیە. قازن قەرسێ لە تێواهیا ترکیە gelek bi nav û dengin li ber nêzîkbûna serê salê pirê şêniyên Enqerê jî dikevin pey goştê qazên qersê. Ehmed Zebûnî bi xwe jî herêma Kurdan bajarê Qersê hatiye Enqerê. Ew li vê derê him danasîna qazên Qersê dike û him jî ji bo sersalê qazê zindî û qazên ku goştê wan hatiye hişkirin difroşe. Zebûn gava behsa van qazan dike ew amaje dike ku di nav hemû goştên ajalan da yê qazan herî pêşe. Li ber nêzîkbûna serê salê ewan gelek qaz firotine li ber wî jî gelek kevxweşin. Qarsın yemeklerini getirdik. Em li vir xwarinê Qersê bi taybet jî qazên Qersê difroşin. Taybetiya goştê qazê ew e ku him dikarî goştê wî hiş bikî û him jî yekser dikarî goştê wî bipêjî û bixwe. Em jî li vê derê him qazê zindî û hem jî yên hişkirî difroşin. Ehmed Zebûn radigîne ku tama goştê qazên Qersê ji yên din bêtir cuda ye. Li ber vî jî gelek kes dixwazin ku qazên Qersê bikirin. Adem Baytar jî li vê derê goştê qazan dipêje û dide mişteriyên xwe. Ew jî gava behsa qazên Qersê dike dad de xuyakirin ku patina qazan jî di nav xwe da taybetiyekê dihewîne. Li ber lîf û proteyna jî ev qazan tên ecibandin. Gazımız proteini bol olan. Di goştê qazê da protein pir e û tê da lîf an ji tayîk gelek zêde ye. Goştê qazê di nav hemû goştan da yê herî sereke ye û di xwarina serê salê da jî gelek tê ecivandin. Em li wir him qazên zindî û him jî yê pêtî difroşin. Goştê her ajalî bivê nevê di nav xwe da taybetiyekê dihewîne. Lê firoşvanên qazên Qersê di aliyê tamê da gelek pesnê qazên Qersê dikin. Ew qas girîng dibînin ku dibêjin goştê qazên Qersê pir caran jî ji hin nexweşiyan ra dibe derman. Eyüp Demîr, Dengê Amerîka, Enkere. Ji behsê goştê qazên Qersê berev kotrîn Amedê û li gora lêkolînan li Amedê bi tenê 26 rengên kotre hene.
هندك ناف جوانا دبجني گوسکواک کتمه کزلباش یان چاقلی اوه 4 جورین سرکینه لی 26 رنگی دیجی به رنگی خواه و بنابین خواجی جیاوازن خدجان فارقی نفراپورت آمده کریا اف در قهوه یک تایبته جوکبازین آمده جبودان اسینا جورین کبوکان ایشه و قهوه کمبونه بریا چند مهان جنومیرک اوترک چکرنج بو کبوکان و ایشه برنامه پیشین چیتکنج بو حسکرین وان جوکین خوشک göksi ak, ketme, kızılbaş, cağlı, cüreyin esası en kevokên Amedê ku di binê van cüreyan da 26 cüreyin cuda kevok tên cmartin. Lê çûkbaz dibêjin neha 18 cîns hene. Ev zilam ji bo vê şevê kevokan ji qefesê derdixe, li ser masê wan dide meşandin û navê wan taybetiya cinsê wan ji temaşevanan re dibêje. Berê kevok ji bo ragihandinê dihatin bikaranîn. Li nehal ser banyan mirov rastê gelek qefleyên kevokan tê ku ji bo xwediyê wan kevokê wan qîmeta gencîneyê daye. Pir tiştek xweş e. Êkî bizanibe. Ama ê nizanibe navê kevok e. Îşev ji bo ku kombûna kevokan hebûn danasîna kevokên Amedeyê herêmî ji ber ku hebûn ez navçeya li cê hatim tevlî bûm. Kevok ji bo min jiyan e. Kevok ez ji biçûkatiya xwe xwedî dikim. Ez kêf xweşim yani ez dilşad bim gal ku kevokan dinêrim ez baximê wan dikim. Kevok tiştekî pir xweş e stresa mere digire. Yani yekî ku kevokan hez bike ji xwezayê jî hez dike ji însana jî hez dike ez divê baweriyê de me. Yani gava ku kevok tê bîra min ser nirxên jiyanê her tiştê xweş tê bîra min. Dikarim wisa bêjim. Hezkirina kevokan hînkirine cuda ye û weka nexweşîne. Ew malbajêr haya çûkbazan ji hev heye û çi taybetiyek hebe li ser kevokan tersîr nakin diçin. Îşev jî ji bo danasînê cins ango cûreyên kevokên Amedê vê derane. Di dîroka Amedê de taybetiya kevokan heye ku tê bawerkirin dema Şah İsmaîl hatiye Amedê dagir bike rêveberiya bajêr kevokek Frandiye û ji Osmaniyan hewar xwestiye. Nêzî 400 sal li Amedê di dema Osmaniyan de ji bo kevokan gelek şahî çêbûne. Bihaya kevokên cinsî jî bi hezaran lîra ye. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. بۆ دوورخستنەوەی مناڵان لە جیهانی تەکنۆلۆژیا و ئاشنابوون بە کەلتوری کۆمەڵگەکەیان لە ڤەنزوێلا ساڵانە پێشبڕکێکی بۆربڕین لە ڕۆژانی پێش جەژنی کریسمسدا بەڕێوە دەچتن پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. منداڵانی ڤەنزوێلا وەرزی کریسمسیان بە پێشبڕکێی کاتی بۆربڕین لەسەر شەقامەکان دەست پێ کرد بە پاراستنی نەرەتی کەراکاس و کۆکردنەوەی کۆمەڵگاکە لە جیهانی ئەمڕۆی دیجیتالدا. هەمیشە لە مانگی 12دا بە بۆربرین پێشبڕکێەکەین چونکە وەرزی پێشبڕکێی بۆربرینە ئامانجمان ئەوەیە کە منداڵەکان بزانن تایبەتمەندی ئێمە چییە؟ بۆ ئەوانیش بۆ ماوەیەک دوورکەوتنەوەیە لە یاری ئەلەکترۆنیەکان و مۆبایل و پلەیستیشن کە ئەوانی لەو جیهانەدا نقم کردووە بەڕاستی بۆربرین بە هاو بنەما دروست دەکات ڕۆحی تیم و کاری خێزانی چونکە هەموو خێزانەکان لەگەڵ منداڵەکانیان بۆربرینەکە دروست دەکەن هەمویان بەشداری ئەم نەریتە جوانەکەن. کاروچە دارەو لە 4 تایی بۆربڕین بەدەست دروست کراوە و پەتێکی لێ دەبەسترێت و منداڵان و گەورەکان بە هەمان شێوە سواری دەبن بە شەقامەکاندا سەر بەرەو خواردەڕۆن. وزای لێرەدا زۆر ئەرینیە چێژی لێوەردەگرن بۆیە ئەمە دەگوازرێتەوە بۆ منداڵان ئەوە شتێکە بۆ کات بەسەربردن و بەرهەمدارە. ئەمە 11هەمین خولی پێشبڕکێی کریسمسی کارۆچاز بوو کە ساڵانە نزیکەی 300 کەس لە کۆمەڵگەی ئێل ریتۆ لە پایتەختی کاراکاس کۆ دەکاتەوە. کەشتیەکە هێزین دەریایین تایلاندێ لە کەنداوە تایلاندێ بن ئاو بوو و کەشتی و هەلیکۆپتەر کار دەکەن ji بۆ ڕزگارکردنا دەریاوانان. هێزین دەریایی سبەها دوشەمێ گوت 75 دەریاوان هاتن ڕزگارکردن و 31 دنجی هین ئاوێ دەنە. کەشتیا لەشکێری HTMS سۆکۆتای ڕۆژا یەکشەمێ ئێوارێ بن ئاو بوو پشتی کو باین خورد ئاوا دەریایê lê کەشتiyê xist û sîstemên wê yên elektrîkê
جی جکار خستن هێزا دەریاییە مەلەکیە تایلاندێ سێ کەشتی و 2 هلیکۆپتەر ji bo alîkariyê şandin. Di demekê de ku Bakur û navbenda Taylandê rastî pileyên herî sar dibin lê başûrê Taylandê bahoz û lehî rabûne. داواکاری گشتی ئەمریکا مەرک کارلاند ئاماژەی بە مێژووی خێزانەکەی خۆی کرد کە لە جیاوازی ڕێگەزی دژی جوولەکەکان لە ئەوروپا هەڵاتن. کاتێک بەشداری لە داگیرساندنی منۆڕای نیشتیمانی کرد دوێنێ یەکشەمە لە یەکەم شەوی جەژنی هانەکەدا کارلاند کە لە قسەکانیدا لە مەراسیمی لە باغی باشووری کۆشکی سپی داوتی دەبێتن ئەمریکەکان دژ بە بەرزبوونەوەی هەستی دژی جوولەکە بوون و خۆپەرستی بوەستنەوە. ئەمە 44مین ڕووناکی ساڵانەی منۆڕای نیشتیمانی جەژنی جوولەکان بوو. ڕووناکی تەوەری سەرەکەی ئەم فستیڤاڵەی 8 ڕۆژیە. بەلێ بینەر هێژا کورد کنشن ڤەر بەداوی هات تا جارەکدن هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.